بابەتێکی تر لە بەشی سیانزەیەم ئاوهێنانەوە بەدەست ماستۆبەیشن لاپەڕە 203 بریتیە لەوەی تاک بۆ تێرکردنی ئارەزوی سێکسی خۆی پەنا دەباتە بەر ئاوهێنانەوە بە هەر ڕێگەیەک بێت بە خەیاڵ یان بە دەستلێدانی کۆندامی زاوزەی خۆی یان هەر ڕێگەیەکی تر کە بەهۆیەوە هەست بە خۆشی بکات و ئاوی بێتەوە. هێشتا قسەی زۆر هەیە لەسەر ئەوەی کە ئەمە بەلادان دادەنێت یان نا، بەڵام ئەم حاڵەتە شتێکی زۆر بڵاوە و لە هەردوو ڕاگەزدا هەیە. گەر بەلادان دابنرێت بە پێی زۆربەی زۆری توێژینەوە سەرژمێریەکان واقعی کۆمەڵگەکان دەتوانین بڵین ئەوانەی کە ئەم لادانەیان نییە زۆر کەمن. ڕێژەی سەدیان بە پەنجەکانی دەست دەژمێرێت لەسەر جەم کۆمەڵگەکان بە تایبەتی کۆمەڵگە داخراوەکان. خۆ ئەگەر سەرژمێری کۆمەڵگە کراوەکان ئاماژە با لە 95 کوڕان و زیاتر لە 185 کچان بدات تاکو تەمەنی 15 ساڵی، هەندێک توێژینەوەی تر ئاماژە بەنزیکەی لە 100 بکات بۆ کوڕان، هەندێک کەمتر بۆ کچان. دەبێ واقعی کۆمەڵگە داخراوەکان چی بێ؟ توێژینەوەیەکی تر لە ئەڵمانیا کە سکمی دوت و سیگوش لە ساڵی 1970 پێی هەڵساون باس لەوە دەکات کە ڕێژەی ئاوهێنانەوە بەدەست لە نێوان خوێندکاری کوڕ و کچ لەلایەکو کرێکارانی کوڕ و کچ لەلایەکی ترەوە بەم جۆرەیە: تەمەن 11 ساڵی خوێندکاری کوڕ لە 111، خوێندکاری کچ لە 109، کرێکاری کوڕ لە 116، کرێکاری کچ لە 105. تەمەن 20 ساڵی خوێندکاری کوڕ لە 190، خوێندکاری کچ لە 140، کرێکاری کوڕ لە 192، کرێکاری کچ لە 157. سەبارەت بە تەمەنی دەستپێکردنی ئاوهێنانەوە بەدەست بە تەواوی دیار نییە لە لای کۆمەڵگە داخراوەکان باس لە چەند ساڵێ پێش هەرزەکاری دەکەن، بەڵام واقعی کۆمەڵگە و توێژینەوەکانی ئەوروپا باس لە تەمەنێکی زۆر پێشتر دەکەن. بۆ نمونە توێژینەوەیەکی لە ئەمریکا کە لە باخچەیەکی ساوایاندا کرا لەسەر 580 مناڵ تەمەنیان لە نێوان 2 بۆ 5 ساڵیدا بوو، 300 کچ بوون و 280 کوڕ. بەس لەوە دەکات لە 134 کوڕان و لە 121 کچان ماستوربەیشن دەکەن. لە توێژینەوەیەکی هاوشێوەدا لەسەر 1000 منداڵ لە ئەڵمانیا کە تەمەنیان 7 بۆ 9 ساڵی دەبوو، باس لەوە دەکات کە لە 153 ماستوربەیشن دەکەن. سەبارەت بە سوود و زیانەکانی ئەم کردارە گەلێک شدووتراوە کە زۆربەی زۆری لە ڕاستی زانستیەوە دوورە و زیاتر لایەنە فکریەکان بە ئارەزوی خۆیان سوود و زیانی ئەم کردارە دیاری دەکەن. بەبێ توێژینەوەی زانستی هەندێک باس لە تێکچوون و کوێری و شێرپەنجە و نەخۆشی دڵ تا دوای دەکەن، هەندێکی تر باس لە ئارامی دەرونی و خۆشی و کەسایەتی بەهێز و تەجروبەی ژیان و بەهێزبوونی توانای سێکسی دەکەن. لە ڕاستیدا هەردوولا زۆر بە هەڵەداچوون و ڕاستی زانستی دژی بۆچوونی هەردووکیان دەوەستێ، بەڵام دەتوانین هەندێک ڕاستی کۆمەڵاتی و زانستی بڵین کە زیانەکانی بریتین لە: یەکەم، لە ڕووی دەرونیەوە تاک زۆرجار هەست بە نائارامی دەکات و هەمیشە هەست بەوە دەکات کە کارێکی کردووە پێچوانی خواستی کۆمەڵ و خێزانە، بۆیە ترسی پێزانینی هەیە. دووەم، لە ڕووی توانای سێکسیەوە بۆ ئایندا کاریگەری بریتیە لە ئەی گەرمۆماوەیەکی زۆر ئەمە بکات بە ڕێژەیەکی زۆر ڕۆژانەیان ڕۆژی چەند جارێ دەبێتە هۆی کەمبوونەوەی تۆواو. بی ڕێژەیەکی نادیاریکراو لەمانە لە ئایندەدا تووشی هاویشتنی پێشوەخت دەبن کە کێشەیەکی گەوریان توش دەبێت لەگەڵ هاوسەری سێکسی ئایندەیاندا. ناتوان بەردەوام بن تا تێربوونی هاوسەرەکەیان لە ڕووی سێکسیەوە. سێم، لە ڕووی فکریەوە کاریگەری لەسەر ئاسی خوێندن ڕەنگە هیچ توێژینەوەیەک نەبێ باس لەم کاریگەریە بکات بە شێوەیەکی باوەڕپێکراو، بەڵام ئەوەی ئاشکرایە کاتێکی زۆر لە خوێندکاران دەگرێت بەهۆی خیاڵکردنەوە و پیسبوونی پۆشاک و خۆشتن و کە کار دەکاتە سەر ئاستی خوێندن. چوارەم، لە ڕووی کۆمەڵایەتیەوە کەسەکە زیاتر لە کۆمەڵدا دەبڕێت و بەرەوتەنایی دەڕوات و زۆر جار لە پەیوەندی سێکسی ڕاستەقینە دەسڵەمێتەوە. پێنجەم، هەندێک جار کەسەکە پاش دروستکردنی خێزانیش بەردەوام دەبێت لەسەر ئەم کارە و پێوەی ئالوودە دەبێت کە کێشەی خێزانی لێ دەکەوێتەوە و ئەمەش حاڵەتێکی کەم نییە. شەشەم، بەردەوامبوون لەسەر ئەم کردارە مانای ناکامڵبوونی سێکسی دەگەینێ. سوودەکانی وەکو وتمان باس لە کۆمەڵێکی زۆر سوود دەکرێت کە هیچی پاڵپشتی زانستی نییە، بەڵام دەتوانین بڵین ئاشکرایە کە واقعی ئەمڕۆ لەسەر جەم کەناڵەکانی ژیانەوە ڕاگەاندن و فەرمانگەکان و زەنگ و پەیمانگەکان و ناو بازاڕ و سەرنگەکان و هەتا دوایی پڕە لەو دیمەنانەی کە وروژێنەری سێکسین بۆ لاوان. واقعی ئابووری ئەمڕۆ ڕێگرە لە بەردەم لاوان بۆ دروستکردنی خێزان و بوونی هاوسەری سێکسی. هەروە بوونی واقعی کۆمەڵاتی و ئاینی ئەوتۆ کە ڕێگرە لە بەردەم هەموو چالاکیێکی سێکسی تەنانەت لاوەکیەکانیش.
دەبێت چه بوارێ بۆ گەنج ماوێ کە توانێت سێکسی خۆی بەتاڵ بکاتەوە جگە لەم ڕێگەیە. بۆیە ئەم ڕێگەیە ڕێگەیەکە بۆ خۆ بەتاڵکردنەوە بەبێ ئەوەی بکەوێتە کێشمەکێش لەگەڵ دابوونەریتی کۆمەڵ و ئاین، واتە بەڕەنگاریەکی ترسنۆکانەیە گەر بۆ ماوەیەکیش بێت ئەو کەسە هەست بە بڕێک لە کەمبوونەوەی فشار دەکات. دەبێتە ڕێگەی لە بەردەم لادانی گەورەتر وەکو لەواتە نێربازی و لادانەکانی تر کە زیان بە تاکەکە و کۆمەڵ دەگەێنێ. وەکو وتمان لای هەندێک کەس کاتێکی زۆری لێ دەگرێ، بەڵام دەشێ ئەمە لای هەندێکی تر کاتی بۆ بگەڕێنرێتەوە، چونکە لە کاتی بوونی فشارێکی وروژاندنی سێکسی گەورە کە دەواازەی بەتاڵکردنەوەی نەبێ، ئەمە خێراترین ڕێگەیە گەر کەسەکە پیادەی بکات بۆ ئەوەی بگەڕێتەوە سەر ئەو چالاکی کە دەیەوێ بیکات. بە کورتی دەتوانین بڵین سوود و زیانەکانی بەپێی تاک دەگۆڕێ. دەشێ هەندێک زیان بۆ تاکێک سوود بێت، بۆ یەکێکی تر لە هەندێک باردا گوناه بێت و لە هەندێک حاڵەتی تر خێرێکی گەورە بێت. زۆر ممارەسەکردنی ماستۆبیشن دەبێتە هۆی: یەکەم شەکەتی هەستکردن بە ماندوێتی بەردەوام، دووەم ئازاری بەشی خوارەوەی پشت، سێم تەنگبوونەوەی مو لەگەڵ مووەرین، چوارەم لاوازبوونی ڕەببوون، پێنجەم ئاوهاتنەوەی پێشوەخت، شەشەم لێڵی بینین، حەوتەم ئازاری گونەکان و ناوچەی شەرم، هەشتەم ئازاری بەشی خوارەوەی سک و ئێسکەکان، نۆیەم کەمبوونەوەی تەرکیز و بیرچوونەوە بەهۆی زۆر دەردانی مادەی ئاستیا کۆلین. لە ڕووی پزیشکیەوە ماستۆبیشن بە نەخۆشی دادەنرێ گەر: یەکەم کاتێک تاک نەتوانێت دزاڵ بێت بەسەر خۆیدا و کاتێکی زۆر بەسەر بێت بەم کارەوە، دووەم کاتێک ببێت بەدیلی ممارەسەی ئاسایی و تاک نەچێتە پرۆسەی هاوسەرگیریەوە، سێەم مۆبایلەخەی تێدا بکات و کاتێکی زۆری پێوە بەسەر بێت. لە ڕووی شەرعیەوە لە کۆمەڵگەی ئیسلامیەکاندا بەهۆی بوونی ئەو بۆچوونەی کە خۆنیهێنی حرامە، زۆر جار تاک بەتابەتی گەڕ ڕوادار بێ هەست بە لۆمەکردنی خۆی دەکات و تووشی دڵەڕاوکێ و دڵتەنگی دەکات. گەلێک فەرمودەی پێغەمبەر هەیە باس لە خۆنیهێنی بکات، زوربەی زورانی یان لاوازن یان دروستکراون وەکو فەرمودەی ناکیح کەفیە مەلعون. مەزهەبی شافعی و مالیکی حرامە بە بەڵگەی: یەکەم ئەم ئاەتانە والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. سورة معارج آياتي 29 همان سي لسورة مؤمنون دوبارة بوتوام. والذين هم لفروجهم حافظون إلا على أزواجهم أو ما ملكت أيمانهم فإنهم غير ملومين فمن ابتغى وراء ذلك فأولئك هم العادون. سورة مؤمنون آياتي 5-7. لێرەدا ڕافەی خۆنیهێنی بە ماوەڕە زەلیکە کراوە، واتە تەنها هاوسەر حەڵاڵە. دووەم پشتبەستن بەم فەرمودەیە: رواه إمام الحسن بن عرفة في جزء المشهور حيث قال: حدثني على بن ثابت الجزري عن مسلمة بن جعفر عن حسن بن حميد عن أنس بن مالك عن النبي صلى الله عليه وسلم قال: 7 لا ينظر الله إليهم يوم القيامة ولا يزكيهم ولا يجمعهم مع العالمين ويدخلهم النار في أول الداخلين إلا أن يتوبوا ومن تاب الله عليه النكاح يد والفاعل والمفعول به ومدمن الخمر والضارب والده حتى يستغث والمؤذي جيرانه حتى يلعنوه والناكح حليل جاره. هذا حديث غريب وإسناده فيه من لا يعرف لجهالته والله أعلم. ئەم فەرمودەیە تا ڕادەیەک نامۆیە و لە سەنەدەکەیە کەسانی نەناسراوی تێدایە. مەزهەبی حەنەفی بە بۆچوونی ئەم مەزهەبە مەکروهە و لە هەندێک حاڵەتی تردا مباحە، واتە نەخێری هەیە نەگوناه وەکو کەسێک مەترسی ئەوەی هەبێت تووشی گوناهی گەورەتر دەبێت، کەسێک خێزانی نەبێت و نەتوانێت بچێتە پرۆسی هاوسەرێتیەوە، بۆ خۆبەتاڵکردنەوە بێت نەن بۆ ڕژاندنی شەهوەت. بەپێی ئیبن حەزم ماستۆربەیشن مەکروهە و گوناهی نییە. فراندن ڕاپ ئەم کارە زیاتر نێرینە پێی هەڵەسەیە بە فراندنی مێینە و تێکردنی ئارزوی سێکسی خۆی لە ڕێکردنی کاری سێکسی بە زۆری و هەندێک جار لە کۆتاییدا مێینە دەکوژرێ
کە ئەمە زیاتر لە وڵاتە خۆراوایەکاندا هەیە. بەڵام ئەمە ماوەیە کە هەندێک فیلم دەبینین کە باس لەوە دەکات نێر دەفرێنێ پێدەچێ ئەمەش بەشێک بێ لە ژیانی خۆرئاوا کە لە ڕووی سێکسیەوە چاوەڕێی هەموو شتێکی لێ دەکرێت. بەهۆی داتەپینی ئەو کۆمەڵگایە لە ڕووی کۆمەڵایەتیەوە دەشێوە کەسەی بەم کارە هەڵدەسێ خاوەنی کەسایەتێکی یەکەم سایکۆپاسی بێت، دووەم سادی، سێم پارانۆید. بەپێی هەندێک سەرژمێری لە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا باس لەوە دەکات لە هەر 8 ئافرەتی کێکیان لە ماوەی ژیانیدا فڕاندنی بەسەر هاتووە. بەپێی سامپڵێکی هەڕەمەکی لە سان فرانسیسکۆ کە یەکێکە لە ویلایەتەکانی ئەمریکا، لە 24 ژنان بەرەوڕووی فڕاندن بوونەتەوە و لە نێوان خوێندکارانی زانکۆدا ئاماژە بەوە دەکات کە لە 154 خوێندکاران بەرەوڕووی کاری سێکسی بوونەتەوە ئارزویان پێ نەکردووە. لە 127 خوێندکارانی زانکۆیان فڕاندنیان بەسەر هاتووە یان هەوڵی فڕاندنیان درراوە. ئەمە و سەرژمێریانن کە لە دەستگا ڕسمیەکاندا تۆمارکراون. لە کاتێکدا ژمارەیەک حاڵەتی تر هەیە تۆمار نەکراوە لەبەر زیاتر لە هۆیەک، بەڵام ئەوەی لە کۆمەڵگەی خۆماندا یان لە زۆربەی کۆمەلگا ڕۆژهەڵاتەکاندا هەیە کە کوڕ و کچێک بەڕەزامەندی خۆیان هەڵدێن و دەچنە شوێنێکی تر و خێزان دروست دەکەن، پێی دەڵێن هەڵگرتن. لە ڕاستیدا ئەمە فڕاندن ڕاپ نییە، بەڵکو هەڵوێستێکە لەبەردەم توندی خێزان و خێڵ و کۆمەلگە و هەتا دوایی کە نایڵن تاکل لەم دەفرەدا ژیانی خۆی بنیاد بنێ لەگەڵ ئەو کەسەی خۆشی دەوێت. جاو هەڵبژاردنە هەڵە بێت یان ڕاست ئەو بابەتێکی ترە. ئەم دێڕانی سەرەوە پشتگیری یان هاندان نییە بۆ هەڵگرتن، بەڵکو ڕوونکردنەوەیە لەسەر فڕاندن کە تاوانێکی یاسایی و لادانێکی سێکسیە. گەرکاری سێکسی تێدا ئەنجام بدرێت، هەروە هەڵگرتن کە ناڕەزاییەکی کۆمەڵایەتیە. چارەسەری لادانە سێکسەکان. چارەسەری لادانە سێکسەکان تا ڕادەیەکی زۆر شتێکی زەحمەتە و بە ناڕەحەت چارەسەر دەکرێت. بەهۆی بوونی ئەم کارە و درەنگ پێزانینی لەلایەک و ڕازینەبوونی کەسەکە بە گۆڕینی ئەم ڕەفتاری بە ڕەفتارێکی سێکسی دروست لەلایەکی ترەوە. زیاتر لە ڕێگەیەک هەیە بۆ چارەسەری لادانەکانی ئەمەش بەهۆی زۆری جۆری لادانەکان. گرنگترینی ئەو ڕێگایانەش: یەکەم، شیکردنەوەی دەرونی پیسۆکۆنالیسیس. ئەمە قوتابخانەی فرۆیدا کە کاتێکی زۆر و پارێکی زۆری دەوێ و ئەنجامەکەی زۆر باش نییە، چونکە بە تەنها زانینی هۆی لادانەکە نابێتە چارەسەر. گەرپا ژمارەیەکی زۆر دانیشتن چارەسەری ئەوەش کرا کە لادانەکە نەهێڵێت، ئەوە نابێتە هۆی گەڕانەوەی کەسەکە بۆ ڕەفتارێکی سێکسی دروست. دووەم، چارەسەری ڕەفتاری بیهایڤیە تێراپی پشت بە قوتابخانەی پاڤلۆڤ دەبەستێ. زۆربەی توێژینەوەکان باس لە کاریگەری ئەم ڕێگەیە دەکەن. کورتی ئەم چارەسەرە بریتیە لەوەی پاش دیاریکردنی جۆری لادانەکە، بۆ نمونە گەرنێربازی بێت، ئەوە وێنەی لاشەی نێری پیشان دەدرێت لە ڕێی سلاییدەوە، داوای لێ دەکرێت لە ماوەی کەمتر لە 8 چرکێدا وێنەکە بگۆڕێت و بچێتە سەر وێنەیەکی تر. گەر لەو ماوەیدا وێنەکەی نەگۆڕی، ئەوە سزا دەدرێت بە ئازاری وەکو بەکارهێنانی تەزووی کارەبا بە بڕێکی کەم، بە جۆرێک هەست بە ئازار بکات بەڵام زیانی پێنەگات. ئەم کارە ڕۆژانە چەند جارێ دووبارە دەکرێتەوە بۆ ماوەی چەند هەفتەیەک تا کەسەکە وای لێدێت تەنها بە بیرکردنەوە لەو وێنانە هەست بە ناڕەحەتی دەکات. ئێستا جگەلەوەی ئامێری پۆلیگراف بەکاردەهێنرێت، بە پێی توێژینەوەکانی فیلدمان و ماکولۆک نزیکەی لە 160 ئەوانەی بەدەست نێربازیەوە دەناڵێنن بەم ڕێگەیە چارەسەر دەبن. سێم، فێرکردنی پێچەوانە کاونتە ئیدوکیشن. پاش چارەسەر بە ڕێگەی یەکەم یان دووەم، ئەم ڕێگەیە بەکاردەهێنرێت بۆ ڕۆشنبیرکردنی کەسەکە. بە ڕێگەی دروست لە پەیوەندی سێکسیدا هەندێک جار بەبێ چارەسەری یەکەم و دووەم ئەم ڕێگەیە بەتەنیا پیادە دەکرێت و کاریگەری خۆشی هەیە. چوارەم، چارەسەری بایۆلۆجی ئەی خەساندن کە ڕێگەیەکی توندە و کەسەکە بە ئارزوی خۆی ئەم ڕێگەیە هەڵنامشێرێ، چونکە پەشیمانبوونەوەی نییان، بەڵکو هەندێک لەو کەسانەی کە لادانەکانیان زیان بە کۆمەڵ دەگەێنێ لەلایەن دادگاوە ئەم بڕیاریان بۆ دەدرێت. بیب، لابردنی بەشێکی مێشک ئانتی ئاندرۆجن. سی، دەرمانی دژە ئیندرۆجین دەبێتە هۆی کەمکردنەوەی لادان و کەمکردنەوەی ئارزوی سێکسی. دی، هەندێک دەرمان بەکاردەهێنرێت کە دەبێتە هۆی کەمکردنەوەی لادانی سێکسی بەبێ کارکردنە سەر ئارزوی سێکسی. ئی، هەندێک دەرمانی تر وەکو دژە سایکۆسەکان، لارگاکتیل، ستیلازین و ملریل دەبێتە هۆی کەمکردنەوەی ئارزوی سێکسی. تەنانەت هەندێک جار چەند مانگێ دەخایێنێ
پاش ڕاگرنی حەبەکان ئەمە زیاتر لە حاڵەتێکدا بەکاردەهێنرێت کە لادانە سێکسیەکە شانبەشانی پەلامەردان و ئازاردانی هاوسەری سێکسی بێت. هەندێک دەرمانی تر هەیە بۆ چارەسەری لادانە سێکسیەکان بەکاردەهێنرێت، بەڵام لە ڕاستیدا بەهۆی ئەوەی هۆکاری لادانی سێکسی زیاتر هۆکاری کۆمەڵاتی و شارستانیتی و بارودۆخی تایبەت دەیڕاخسێنێ، زەحمەتە چارەسەرەکەی لە دەنگە حەبێکدا بێ کە زیاتر کاری بایۆلۆجی هەیە. بابەتێکی تر لە بەشی سیانزەیەم ساردی سێکسی لاپەڕا 200. هەندێک جار تاک چێژ وەرناگرێت لە کاری سێکسی و هەست بە ئارەزوو ناکات بۆ کردنی سێکس. ئەمەش تەنها کاریگەری بەخۆیەوە ناوەستێ، بەڵکو کار دەکات سەر هاوسەری سێکسی و ئەویش ناڕەحەت دەکات و زۆر جار کێشەی خێزانی لێ دەکەوێتەوە. بێگومان زیاتر لە هۆکارێک هەیە بۆ دروستبوونی ئەم حاڵەتە. گرنگترینیان ئەمانن: یەکەم، هەندێک لایەن وایە سێکس تەنها بۆ منداڵ خستنەوەیە، نەک بۆ هەردوو مەبەستی چێژ و منداڵ بوون. دووەم، پەروەردەی هەڵە لە ڕێی وەڵام نەدانەوەی پرسیارەکانی منداڵی یان وەڵامدانەوەیان بە شێوەیەکی هەڵە و دوور لە ڕاستی. بێگومان کاریگەری ئەم وەڵامە هەڵانە لە نەستی منداڵدا دەمێنێتەوە و لە ئایندەدا کار دەکاتە سەر ڕەفتاری سێکسی. سێم، بوونی نەخۆشی جستەیی بە تایبەتی ئەوانەی پەیوەندی بە کۆئەندامی زاوزێوە هەیە وەکو هەوکردن. چوارەم، خەتەنەکردنی مێینە یان ڕاستتر شێواندنی مێینە کە دەبێتە هۆی زیانگەاندن بە هەستەوەری سێکسی مێینە و لە هەندێک وڵاتی کیشوەریە فەریقا نزیکەی لە 195 کچان خەتەنە دەکرێن. لە لای خۆشمان سەرژمێریەکان زیاتر لە 150 تۆمار کردووە. پێنجەم، بوونی پێشەوی دەرونی وەکو خەمۆکی دڵەڕاوکێ ترس. شەشەم، بیرۆری کۆن و بە ئازار وەکو فڕاندن یان دەستدرێژی سێکسی لە تەمەنی منداڵی یان هەر تەمەنێک بێت. حوتەم، حەبی ڕێگرتن لە مناڵبوون. کاریگەری دوو جەمسەری هەیە. گەرمینە باوەڕی بەوە هەبێت ئەمە کارێکی باشە و ڕێگرە لە مناڵبوون بە باوەڕێکی ترەوە کاری سێکسی خۆی ئەنجام دەدات. گەر لەو باوەڕەدا بێت ئەمە کارێکی خراپە و دژی خواستی خواوەندە بەهۆی ئەو لۆمەکردنی خۆیەوە سارتر کارەکە بە ئەنجام دەگەێنێ. هەشتەم، نەبوونی شوێنی گونجاو بۆ پەیوەندی هاوسەری و زۆرجار دەبینین لە هەمان ژووردا کەسانی تریش دەنون جگە لەو دوو هاوسەرە دەشێن منداڵ بن یان گەورە. نۆیەم، بوونی کێشەی خێزانی و ڕەفتاری توندی پیا و بەرامبەر بە خێزانەکەی وا دەکات بە جۆرێکی تر تۆڵەی لێ بکاتەوە. دێم، هەندێک هەوڵ دەدەن لە ڕێی ئەلکۆهۆل و مادە هۆشبەرەکانەوە توانای سێکسی خۆیان زیاتر بکەن، لە کاتێکدا ڕاستیە زانستیەکان بە تەواوی پێچوانی ئەم بۆچوونەیان سەلماندووە. یانزێم، هەندێک جار بەهۆی ئەوەی نێرینە زوو ئاوی دێتەوە مێینە فریای ئەوە ناکەوێت هەست بە چێژی سێکسی بکات و ناگاتە ئۆرگازم. دوانزەم، ماندوێتی و شەکەتی زۆر هۆکارێکی تری ساردی سێکسیە. سیانزەم، بۆنی ناخۆشی لەش و بۆنی دەم و بوونی نەخۆشی لە کۆندامی زاوزێ هۆکارێکی تری ساردیە. چواردەم، بوونی گومان و لاوازبوونی خۆشەویستی. پانزەم، هەندێک لەو باوەڕەدان سکبوون تەنها لە کاتێکدا ڕوودەدات کە تاک بگاتە ئۆرگازم. بۆیە مێینا گەر مەبەستی ئەوەی نەبێت سکی ببێت هەوڵ دەدات بە سادی کارەکە بکات و تەنها لەبەر دڵی هاوسەرەکەی جوودبوون بکات. شانزەم، نەبوونی هۆشیاری سێکسی بەرامبەر بەمەش بوونی جەهل و ناشارەزایی. بابەتێکی تر لە بەشی سیانزەیەم دەستدرێژی سێکسی سێکسوەیل ئاسوێڵت. ئەم بابەتە لە ڕۆژنامەی هاوڵاتیدا بڵاوم کردوێتەوە. حەزم نەکرد دەستکاری بکەم لەبەر زیاتر لە هۆیەک لە هەمان کادا بە پێویستم زانی لەم بەشەدا وەکو خۆی بینوسمەوە. پێشکەشە بۆ بەڕێزەی 3 فەرمانگەی جێهێشت چونکە ڕازی نەبوو ببێتە کەرسەی دەستی بەرپرسان. مەبەستمان لە دەستدرێژی سێکسی ئەوەیە کە مێینە تووشی دەبێت. هەندێک جار نێرینەش بەوەی تاکی بەرامبەر سنووری کەسێتی تاک دەشکێنێ و هەڵ دەدات بە شێوازێک لە شێوازەکان سوکاتی بە تاک بکات یان باڵادەستی خۆی بەسەردا بسەپێنێ بۆ بەدەستهێنانی ئەمەش تاک گەلێک شێواز دەگرێت دەبەر. یەکەم، ئاخاوتن لە ڕێی بەکارهێنانی وشەی نەشیاو یان هەندێک جار وشەی گونجاو، بەڵام پڕکراو بە مەبەستێکی گەندەڵ بەبێ گەندەڵیش گەرتاکی بەرامبەر ڕازی نەبێت بۆ وشانە بە جۆرێک لە دەستدرێژی سێکسیدا دەنێت بەداخەوە. هەندێک فەریکە ڕۆشنبیر ئەوە بە جۆرێک لە کرانەوە دەزانێ و لە گۆڕەکانیدا خۆی بە داکۆکی کرد دەزانێت لە مافی مێینە. دووەم، تەماشاکردن. هەموو تاکێک مافی سیرکردنی هەیە چونکە چاو دوو نیعمەتی جوانی خۆیان بڕ، بەڵام هەر کاتێک تێڕوانین بووە بێتاقەتکردنی تاکی بەرامبەر
لە سنووری ئاسایی دەردەچێت. هەندێک هەن لە کاتی تێڕوانینیان بۆ مێینەیەک بە 180 پلە سەر دەسوڕێنن و بە خەیاڵ ئەو تاکە ڕوود دەکەنەوە هەرچەندە زستانیش بێت. سێم جەستەی بەدەست بردن بۆ لەشی مێینە بە تایبەتی شوێنە هەستەوەرەکان سنگ، ڕان، سمت و هەتا دوایی. هەندێک جار دەکاتە ئاستی فڕاندن و کردنی کاری جوودبوون بە هەڕەشەکردن یان پاداشدانەوە. نمونەی ئەوانەش زۆرە کە گەشتونەتە شوێنی دیار نەک لەبەر توانیان لە بواری کارەکانیان، بەڵکو تەنها لەبەر خاتری بەژن و باڵایان ئەوانێ و پۆستانش دەبەخشنەوە زۆرترن لە کاتێکدا هەردوو بەشی مێشکیان لە تورەکەی گونیاندایە. لە ڕۆژگاری ئەم ڕۆژدا شێوازەکان بڕێک گۆڕاوە بە سوودوەرگرتن لە تەکنۆلۆژیای نوێ، تەلەفۆن و مۆبایل و ئینتەرنێت. ڕێژەی ڕوودان و شێوازی دەستدرێژی لە کۆمەڵگەیەکەوە بۆ کۆمەڵگەیەکی تر جیاوازی هەیە، بەڵام لە هەموو کۆمەڵگەکاندا ڕوودەدات. هەندێک کۆمەڵگە بە ئاشکرا لەمەڕ کێشەکانی هەرگیز داتا تۆمار ناکات. بۆی تۆمار نەکردن یان ئەو بڕی تۆمار دەکرێت هەرگیز دەربڕی ڕێژەی ڕاستەقینە نییە. لە زۆربەی کاتە لە خوار لە سەدادا حاڵەتەکان تۆمار دەکرێت لەبەر هۆیەکیان هۆیەکی تر. هەندێک لەو باڕەدان کە پۆشاکی مێینە کاریگەری گەورەی هەیە لەسەر ڕێژەی ڕوودانی دەستدرێژی سەکسی. نکوڵی لەوە ناکرێت هەندێک پۆشاک هاندەرە وەک لە هەندێکی تر، بەڵام هیچ پۆشاکێک مانای ئەوە نییە تۆ سنووری تاک بشکێنی و ناڕەحەتی بکەیت. ئەوە پۆشاکی مێینە نییە کە هاندەرە، بەڵکو عەقڵی تەسکی تۆیە کە هانندەدا بۆ دەستدرێژی تاک. ئازادە چی لەبەر دەکات دەشێ ئەو پۆشاکانە بۆ کەسێکی تر لەبەر بکات نەک بۆ تۆ. سەڕای ئەوەش خاوەن هەموو جۆرە پۆشاکەکان تووشی دەستدرێژی دەبن و هیچ پۆشاکێک ڕێگر نییە لە ڕوودانی ئەم دیاردەیە. بۆ نمونە لە میرنشینی سعودیا دەستدرێژی سەکسی بە ڕێژەی سێم دێت لە ڕیزبەندی تاوانە ئەخلاقیەکان ساڵانە زیاتر لە 1000 حاڵەت تۆمار دەکرێت. بە دڵنیاییەوە ئانی تۆمار ناکرێن چەند هێندەی ئەو ژمارەیە دەبێت. لە ساڵی 1970 کۆس و هاوڵەکانی هەستان بە توێژینەوەیەک سەبارەت بە دەستدرێژی سێکسی بۆ سەر مێینە. لە یەکێک لە زانکۆکانی ئەمریکا توێژینەوەکە 6159 خوێندکاری لە 32 کۆلیژی جێجێدا لەخۆگرت بوو. بەپێی ئەنجامی ڕاپرسەکە لە 154یان دەستدرێژیان کراوەتە سەر و لە 115یان بە تاقیکردنەوەیەکدا تێپەڕیون کە دەتوانرێت پێناسەی یاسایی فراندنی بەسەردا بسەپێنرێت. لەسەر جەم حاڵەتەکان تەنها لە 105یان لەلایەن دەستگاکانی پۆلیسەوە تۆمار کراون. لەبەر هۆیەکیان هۆیەکی تر نزیکەی لە 142یان هیچ کەسێکی یان دەستگایەکیان ئاگادار نەکردوێتەوە. توێژینەوەکانی ئەبی و کۆپنهاوەر و گرانفۆر نزیکەی هەمان ئەنجامیان تۆمار کردووە. هەروە ئاماژە بەوە دەکەن لە ساڵی یەکەمی زانکۆدا ئەگەری دەستدرێژی زیاترە لە ساڵانی تر. پەیوەندیەکی ڕوون هەیە لە نێوان خواردنەوەی مەی و دەستدرێژی سێکسی. ئەوانەی بەم کارە هەستاون لە 174یان مەیخۆر بوون یان لەژێر کاریگەری مەیدا بوون. ئەوانەشی دەبنە قوربانی نزیکەی لە 150 لە هەمان باردا بوون. سەبارەت بە کاریگەری دەرونی لەسەر تاک جیاوازە. بەپێی شێوازی بەکارهاتوو کاریگەری شێوازی ئەخەوتن و تەماشاکردن دەشێت تا ماوەیەکی دیاریکراو بێت، ئەویش بەپێی کەسێتی تاک و وشەی بەکارهاتوو دەگۆڕێت. دەستدرێژیکردنە سەر جەستە بەپێی ئاستی دەستدرێژەکە دەگۆڕێ و بەپێی ئەو تاکەی ئەو کاری لەگەڵدا دەکرێت و ئەو تاکەی بەم کارە هەڵدەسێت ئەگەری دووبارەبوونەوەی هەیە یان نا. خۆگەر بگاتە ئاستی جوودبوون کێشەکە تەنها لەو تاکە ناوەستێ و سنووری کێشەکە خێزانێ یا چەند خێزانێ دەگرێتەوە. گەر گەورەتر نەبێ بە شێوەیەکی گشتی دەتوانین بڵین کاریگەریەکە خۆ دەبینێتەوە لە تۆقین و ترس و هەستکردن بە تاوانباری و کەمبوونەوەی هۆشپێدان و واسێنان لە خوێندنگە و کار و پیشە بە تایبەتی گەر ئەگەری دووبارەبوونەوە هەبێت. زوو هەڵچوون و تووڕەبوون سەرهەڵدانی بۆچوونی هەڵە لەمە ڕەگەزی بەرامبەر کە دەشێت کار بکاتە سەر هاوسەرگیری و ژیانی هاوسەری، دەشێت ببێتە هۆی گۆڕینی شێوەی ژیان وەکو پۆشاک، کات و ڕێگای هاتوچۆ. خۆگەر ئەمە لە فەرمانگەکاندا ڕوو بدە تاک هەست بەکەمی خۆی دەکات و گەر ناچار بێت بۆکردنی ئەو کارە کە زۆر جار ناچاریە، دەشێت سەرەتایەک بێت بۆ هاندانی بۆ ڕۆچوونێکی بەردەوام. بەداخەوە نمونەی ئەمەش زۆرە. لێردا دەبێ ئاماژە بەڕاستیەک بدەین. ئەوەی لە کۆمەڵگەی خۆمانداوە یان لە زۆربەی کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکاندا هەیە کە کوڕ و کچێک بە ڕەزامەندی خۆیان هەڵدێن و دەچنە شوێنێکی تر و خێزان دروست دەکەن، پێی دەڵێن هەڵگرتن یان ڕەدووکەوتن.
لە ڕاستیدا ئەمە فراندن ڕاب نییە، بەڵکو هەڵوێستێکە لە بەردەم توندی خێزان و خڵ و کۆمەڵگا و هەتا دوایی کە نەیاڵن تاک لەم دەڤرەدا ژیانی خۆی بنیاد بنێ لەگەڵ ئەو کەسی خۆشی ئەوێ. جا ئەو هەڵبژاردنە هەڵە بێت یان ڕاست ئەوە بابەتێکی ترە. ئەم دێڕانەی سەرەوە پشتگیری یان هەندان نییە بۆ هەڵگرتن، بەڵکو ڕوونکردنەوەیە لەسەر فراندن کە تاوانێکی یاسایی و لادانێکی سێکسیە. گەرکاری سێکسی تێدا ئەنجام بدرێت، هەروەها هەڵگرتن کە ناڕەزایەکی کۆمەڵایەتیە. ئەم دوو پەرەگرافەی سەرەوە لە بابەتی فراندندا دووبارە بۆتەوە. لێرەدا بواری ئەوە نییە باس لەلایەنی دەرونی هەردوو تاک بکەین کە واز لە خێزان و ماڵ و هاوڕێدێن و دوور لەو ناوچەیە بە شوێن ژیاندا دەگەڕێن کە بێگومان لەوێش ئارامی و کەرامەتی تاک پارێزراو نییە. لە جیهانی سێدا وە نەبێ لە دنیای پێشکەوتوودا زۆر باشتر بێت لە بەندیخانە و جەنگەکاندا سوکاتیکردن و دەستگیرێژی سێکسی بەمێینە نەریتێکی بڵاوە و لە زیندانەکاندا بۆ ناچارکردنی نەیارانی دەسەڵات هەموو شێوازێکی ئەشکەنجەدان بەکاردێنن بۆ دانان بە کارەکانیان. سوکاتیکردن بە هاوسەر و خوشک و دایک و هاوڕێی خەبات. وڵاتی عەرەب بەگشتی مێژوویەکی ڕەشی پڕ شەرمەزاریان هەیە، وڵاتی تری کیشوەری ڕەش خاوەن دۆسیەکی باشتر نین. لە عەرەب و کیشوەری ئاسیا شانبەشانی ئەفریقایە و جەنگەکانی بۆسنە و هەرزەگۆڤین عەقڵێتی بۆگەنی ئەوروپاشی نیشاندا. جەنگی ناوخۆی ئەمریکا مێژوویەکی ڕەش و بەندیخانەکانی ئەمریکا زۆر باشتر نییە لە وڵاتەکانی تر. کەواتە پیاو هەر پیاوە لە هەرکوێک بێت، درڕندە، بکوژ، زۆردار، هەلپەرست، ئارەزومەند بۆ سێکسی نادروست، هەندێک جار هەندێکیان مرۆڤن. ئەوەی ئەندەرلاین کراوە بەشێکە لە بیرەوەریەکانی ئەو شۆخەبەڕێزە. چۆن سەرەتای بابەتەکەم پێشکەشت کرد، سوپاست دەکەم کە ڕێددام، کۆتایی بابەتەکەش چەندێ ڕێبێت لە بیرەوەریە تاڵەکانت. ببوورە کە دەستکارێکی کەمم کرد، بەڵام دڵنیام کرۆکی نووسینەکەتم تێک نەداوە. ببورن ئەی ڕۆژانی تەمەنی پڕمەینەتی، ببورن ئەندامەنی خێزانەکەم، هاوڕەکانم، پیاو هەر پیاوە لە هەرکوێک بێت، درڕندا، بکوژ، زۆردار، هەڵپەرست، ئارزومەند بۆ سێکسی نادروست، هەندێک جار هەندێکیان مرۆڤن. ئەوەی ئەندەرلاین کراوە بەشێکە لە بیرۆریەکانی ئەو شۆخەبەڕێزە. چۆن سەرەتای بابەتەکەم پێشکەشت کرد، سوپاست دەکەم کە ڕێدام، کۆتایی بابەتەکەش چەندێ ڕێبێت لە بیرۆریە تاڵەکانت. ببوورە کە دەستکارێکی کەمم کرد، بەڵام دڵنیام کرۆکی نووسینەکەتم تێک نەداوە. ببورن ئەی ڕۆژانی تەمەنی پڕمەینەتی، ببورن ئەندامانی خێزانەکەم، هاوڕێکانم، مامۆستا بەڕێزەکانم. ئەمڕۆ هەموو مێژووی خوێندەواریم سووتان، چونکە کۆمەڵگەیەکی باوکسالار و بۆگەن ناتوانێت بڕوانێتە من وەک دایکێکی خوێندەوار. عەقڵی پیاوەکان ناتوانێت سنووری جەستەم ببڕێ و هەمیشە بەلاشەمدا هەڵدەدەن. ناتوانم خیانەت لە ئێوە و لە خۆم بکەم، بۆیە بڕوانامەی زانکۆکەم سووتان، ئەو بڕوانامەی 16 ساڵ هەوڵمدا بۆ بەدەستهێنانی. ئەمڕۆ سێم فەرمانگەم جێهێشت پاش ئەوەی هەوڵی بەردەوامیاندا کەرامەتی مرۆڤایەتیم بشکێنن. ببورن من مرۆڤم، نەک کەرەسەی تێرکردنی حەزی نەرینە.